ئایا خامنەیی پیاڵە ژەهرەکە دەخواتەوە؟ ئەمریکا دانوستانی دەوێت یان جەنگی ڕووخاندنی ڕژێمی ئیسلامی ئێران دەکات؟ دوای ماوەیەکی زۆر و گۆڕانکاریەکی گەورە لە هاوسەنگی هێز و سیاسەتی بەڕێوەبردننی ناوچەکەدا دوجار هەردوو وەفدە دژبەرەکە دانیشتن و بۆ ماوەی تەنها 2 کاتژمێر یەکدیان بینیەوە. ئەمریکای نوێ سیاسەتی نوێ پەیڕەو دەکات و ترەمپیش نەخشەی نوێی ئیدارەکەی پەیڕەو دەکات کە سفرکردنەوەی زۆرێک لە گرفت و ئارێشە و جەنگەکانە، بەڵام سەرەتا بە قازانجی خۆی پاشان دۆستەکانی. پارساڵ ئەم ڕۆژانە ئێرانیەکان هێندا بە غرورەوە باسییان لە دانوستان لەگەڵ ئەمریکادا دەکرد کەوا دەزانرا ئیدی شتێک نامێنێت لە ناوچەکەدا بە ناوی بوونی ئەمریکا و هاوپەیمانە سەرسەختەکانی. پار مانگی نیسان وەزیری پاسداران گوتی ئیدی ناوچەکە جەهەنەمێکی گەورەیە بۆ ئەمریکا و دۆستە بێزراوەکانی، بە جۆرێک یان دەبێت جێی بهێڵن یان دەبێت گۆڕ بۆ خۆیان هەڵکەنن. بەڵام ئێستا بە جۆرێک دۆخ و هاوکێشەکە گۆڕاوە کە داوا دەکەن وەفدە ئەمریکیەکە نیو کاتژمێر زیاتر لەگەڵیاندا دانیشن و گوێ بۆ داواکاریەکانیان بگرن. هاتنەوەی ترامپ هەموو شتێکی گۆڕی، ئەو کە هێڵی سووری ئابووری ئەمریکا و بەرژەوەندیەکانی ئیسرائیلە دەست لە هیچ ناپارێزێت و دنیای کردووە بە 2 بلۆکی دژبەر و پشتیوان و دەڵێت یان دۆستمی یان دوژمن. سیاسەتی نوێی ئیدارەی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تەواوی دنیاش لەسەر بنەمای جەنگی ئابووری و پاشان جەنگی ڕاستەوخۆ وەستاوە. هەر بۆیە پێش بڕیار لە دانوستان لەگەڵ تاران بەهای دراوەکەی دەگەیەنێتە ئاستی سفر و بە ملیاران دۆلاریش بلۆک دەکات. هاوکات قەدەغەی سەتاسەتیش بەسەر فرۆشتنی نەوتەکەیدا دەسەپێنێت. ئێرانیەکان بە جۆرێک پەڕووباڵکراون کە تەنانەت توانای دیاریکردنی شوێنی دانوستانیشیان نییە و هەر تەنها چاویان لەسەر ئەوەیە بەو شێوە لاوازەی ئێستا بمێننەوە و تەنها بەرگری بکەن لەو وڵاتەی ناوی ئێرانە. بە پێچەوانەی پێشتر کە دەیانگوت ئێران هەر بە تەنها پایتەختێکی نییە بە ناوی تاران، بەڵکو خاوەنی 5 پایتەختی تریشە کە بریتین لە بەغدا، دیمەشق، بەیروت، سەنعا و غەزە. سەرەتا ئەمریکی و ئیسرائیلیەکان دەست و پەیوەندیەکانی ئێرانیان لە سووریا، فەڵەستین، یەمەن، لوبنان و عێراق پەڕووباڵ کرد و لە نێوخۆشدا تووشی ئاژاوەیەکی قوڵیان کرد. دواتر گوتیان وەرنە سەر ئەو مێزەی گفتوگۆ کە داهاتووی مانەوە یان ڕووخاندنتانی لەسەر وێنە دەکێشرێت. ئێرانیەکان نەک ئیدی چاویان لەسەر گوشارکردن لەسەر ئیسرائیل و بەرژەوەندیەکانی ئەوروپی و ئەمریکیەکان لە ناوچەکە و لێدان لە هێڵی بازرگانی نێودەوڵەتی لە دەریای سوور و دەرکردنی هێزی ئەمریکی لە عێراق نییە، بەڵکو هەموو هەوڵیان تەنها بۆ ئەوەیە کە تاران بە سەلامەتی بهێڵنەوە. هەر بۆیە دۆستەکانیان هەر بە زیندوی تەسلیم کرد. لە سووریا تەواوی ڕژێمەکە و لە لوبنان حیزبە هاودەست و لە فەڵەستینیش هاوپەیمانەکان و لە عێراق و یەمەنیش میلیشیا هاو ئاوازەکانیان کردە دیاری مانەوەی و ڕژێمەی کە ماوەی 44 ساڵە بە دوعا هێشتویانەتەوە. لەم ڕۆژانەدا مانشێتی زۆربەی میدیە جیهانیەکان بەم ناونیشانە بوو. ئایا خامنەیی پیاڵە ژەهرەکە دەخواتەوە وەکو ئاماژەیەک بۆ قبولکردنی مەرجە تاقەت بڕووکێنەکانی ئەمریکا؟ ئەگەر قبولکردنی مەرجەکانی ئەمریکا خواردنی پیاڵە ژەهرەکە بێت، ئەوانە خواردنی بریتیە لە خواردنی قوزەڵ قورتەکە. هەر بۆیە پێش دەرچوونی لە کۆشکی سپی سەرۆکی وەفدی ئەمریکی دەڵێت شکستی دانوسانەکانمان لەگەڵ ئێران واتە ڕاستەوخۆ دەستپێکردنی جەنگی ڕووخاندنی ڕژێمی مەلاکان. ئاخوندەکان تووشی ڕۆژی خۆیان بوون و نازانن دەست ببەن بۆ کەم چڵە پوشی نێودەیالە و ناچارن لەم قۆناغەدا تەنها بەرگری لە سەلامەتی خۆیان بکەن. بۆ ئەمەش دەبێت هەموو شت بکەنە قوربانی و بیخەنە سەر مێزی دانوسان.